سەبارەت بە مامۆستایانی وانەبێژ ئێمە لەگەڵ وەزارەتی دارایی و دیوانی ئەنجومەنی وەزیران گەیشتینەوەی کە ڕێنمایی دارایی ژمارە 14 ساڵی 2021 دەرکەین و ئەو ڕێنماییە ڕوویا و تەرح و چارەسەری حکومەت بووە بۆ ئەوەی کە بتوانین دۆخی وانەبێژان بەرەو باشتر بەرین. مامۆستای گرێبەستیشمان نەماوە ئێمە ئێستا بەستەنها مامۆستای وانەبێژ و مامۆستای میلاکمانمەوە. مامۆستایانی وانەبێژیش هەم لە چوارچێوەی دارایی توانیمانە کۆمەڵێک پێوەری تازە دابنێن، هەم لە چوارچێوەی پێدانی مافی معنەویش بۆ پێدانی مافی مۆڵەتوانش چوارچێوەی تازایان بۆ دانراوە و کۆمەڵێک مافی زیاتر دانراوە. ئەزانی من لە بەردەم ئەنجومەنی وەزیرانیش بە هەر هەمیانم وتووە ئەوەی کە پێمان کراوە ئێستا ئەمەیە بەڕاستی و هەموو هەوڵێکمان داوە بۆی کە بتوانین تۆزێک دۆخی دارایی ئەوانیش بەرەو باشی بەرین و پێوەرەکانیش دیاری بکەین بۆ ئەوەی کە بتوانن مامۆستایانی وانەبێژ لە چوارچێوەیەکە کە وەزارەتی پەروەردە پێویستانە خزمەتی خۆیان